ئامادەکاریەکانی پارێزگای هەولێر بۆ ڕوبەڕبوونەوەی وەرزی زستان دیارە ئەمە یەکێک بوو لە هۆکارانەیشی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا پارێزگاری هەولێر کۆبوونەوەیەکی ئەنجامدا و دواتریش لە کۆنگرێکی ڕۆژنامانیا هەندێک وردەکاری لەسەر ئەنجامی کۆبوونەوەکە و ئەجەندای کۆبوونەوەکە باس لێەوە کرد. لێستادا ئەو پرسەی کە زۆر باسی لێەوە دەکرێت کە دەزانین لە 2 ساڵی ڕابردوودا کێشەی لافاو لە شقامەکان لە گەڕەکەکانی شاری هەولێردا دروست بوو بۆ هۆی ئەوەی کە زرە و زیان بەرماڵ و حاڵی هاوڵاتیان بکەوێت بەداخەوە دیارە چەند کەسێکیش بەهۆی لافاوکەوە گیانیان لەدەستدا. دیارە ئەم ساڵ هەوڵ هەیە لەلایەن پارێزگای هەولێرەوە و خودی پارێزگاریش بە هەمان شێوە کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت لەسەر ئەم بابەتە و هەوڵەکان. من میوانێکم دەبێت گفتوگەی زیاتری لەگەڵدا دەکەم بەڕێز مەسعود کاڕەش کە بەڕێزیان جێگری پارێزگاری هەولێرن ڕاستەخۆ لە هەولێر و میوانی ئێمن. کاک مەسعود زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئامادەکاریەکانی ئەم ساڵ چییە بۆ وەرزی بارانبارین لە پارێزگای هەولێردا؟ زۆر سپاس لۆ دەرفەتە. ئێمە لە پارێزگای هەولێر پاش سەردانی جەنابی سەرۆکی حکوومەت پاش ئەو لافاوانەیە کە هەبوو یەکسەر کە سەردانی پارێزگای هەولێری کرد کۆمەڵێک ڕێنمایی و پێشنیار لە کۆبوونەوەکەدا پێشنیار کرا و گفتوگۆی لەسەر کرا. لەو کۆبوونەوەیدا زۆربەی زۆری لایەنەکانی پەیوەندیدار بە لافاو تێدا بەشدار بوون. لە ئەنجامدا چەند بڕیارێک درا. یەک لەو بڕیارانەی کە جەنابیان ئاماژەی پێکرد وا پێی باش بوو کۆنفرانسێک ئەنجام بدرێتن. باشە. ئەوە خاڵی یەکەم بوو. خاڵی دووەمیش ئەوە بوو وەکو خۆ ئامادەکردنێک لە پارێزگای هەولێر بۆ زستانی ئەم ساڵ کە 2022 ئایا چ بکرێت باشە. ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد ئەم کۆنفرانسە بوو لە چەند ڕۆژی پێشوو کۆنفرانسەکە ئەنجامدرا. لە کۆنفرانسەکەدا 4 بابەت یاخود 4 یعنی وەکو بڵێن بابەتی گەورە لەسەر لای چەند دکتۆرێکی بەڕێز و بە هاوکاریەکانەوە لەگەڵ هاوکاریکردنیان لەگەڵ چەند تیمێکی لایەنی پەیوەندیدارەکان 4 پرزنتێشن ئامادەکرا. لەنا ئەو پرزنتێشانە بە شێوەیەکی علمی و دراسی بابەت باسی ئەو خاڵانەکرا کە هێڵە وەکو بڵێ لاوازەکانن کە بۆ ئەنجامدانی ئەگەر لافاو ڕوودا. ئەوەها باسی خاڵە بەهێزەکانیش کرا چۆنیەتی کەمکردنەوەی ئاساری لافاو ئەگەر لە 2 ڕۆژدا ڕووداتن. خۆشبەختانە لە کۆنفرانسەکەدا هەموو لایەنی پەیوەندیداری تێدا بوو وەکو نەتیجە نەتیجەیەکی زۆر باش بوو. وەکو ئاماژەم پێکرد هەموو لایەنە پەیوەندیدارەکان تێدا بەشدار بوو. مەبەستیشمان لەو کۆنفرانسە بەڕاستی تێکەڵکێشانێک بوو یاخود هاوکاریکردن بوو لە نێوان ئیدارە و وەکو بڵێن لایەنە علمیەکان یاخود لایەنە زانستیەکان. یعنی زۆرجار ئێمە باسی لێەوەی دەکەن ڕەنگە داوائیرەکان بلایەنێک ئیش دەکەن و علمیەکان زانستیەکان لە لایەنێکی ئیش دەکەن. یعنی زۆرجار ئەو پرۆپۆزەڵانیانە ئەو شتانە یەک ناگریتەوە. ئێمە لەو کۆنفرانسەدا هەردوو لایەن پێکەوە واتە لە ڕابردوودا هەمانگینەوە چ لە ڕووی زانستی لە ڕووی ئیداریەوە بۆ ئەم کێشەی دروستبوونی لافاویان هەر کێشەیەکێک کە لە وەرزی زستاندا ڕوادات؟ نانە بەخۆی هەماهەنگی هەر هەبووە چما ئەوانەی کە بەشدار بوونە لە چارەسەرکردنی لافەکان هەر قوتابی ئەو مامۆستایانە بوونە. یعنی ئەوانە شەر بۆ نمونە لە کولیە هەندەسەی تەخەڕوجیان کردیا لە کولیایەکانتی تەخەڕوجیان کردیا بەکو بەو شێوەی ئێستا کە ئاماژ دەکەن مامۆستایەکی جامیعە تیمێک پێک بهێنن لەگەر مامۆستایەکی تر لەگەر لایەنی پەیوەندیدار بۆ نمونە پارێزگا یاخود سەرۆکاتی شارەوانی یاخود بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان یاخود بەڕێوەبەرایەتی ئاودیاری هەولێر و هەموو لایەنێت کرد پێکەوە لەسەر یەک مێزی گفتوگۆ دانیشن باسی یەک بابەت بکەن یەک تەوەر بکەن. بۆ نمونە مامۆستایەکی زانکۆ لەگەر هاوکاری لەگەر ئەوانە باسی تەوەری دەکەن چۆن لافاو دوور بخینەوە یەکی دی چۆن هاروێستینگ بکەین. یعنی لەو بابەتانە بوو. یعنی 4 مامۆستای 4 ئەو تیمانە دروست بوون لەسەر مێزێک لەگەر لایەنی پەیوەندیدار باسی ئەو بابەتانەیان کردیە لە هەموو ڕوویەکەوە. یعنی ئەو هەماهەنگەی ئێستا هەیە مامۆستای زانکۆ لەگەر لایەنی پەیوەندیدار پێکەوە دانیشن لەگەر هەموو لایەنی پەیوەندیدارەکان لە پێکەوە دانیشن متفق بن لەسەر شتێک و بەرز بکرێتەوە. دوجار مامۆستای زانکۆیەکە بە سوپاسەوە کە هەستیتن ئەو پرزنتێنە پێشکەش بکات لە نێوان ئەو کۆمەڵە خەڵکی کە داوت دەکرابن ئەوە شتێکی نوێ بوو. بەڵام هەماهەنگی کرابی بەڵێ هەماهەنگی کرا بۆ ڕەنگە بۆ شێوەیە نەبیتن. ئیتر ئەوە وەکو قۆناغی یەکەم تەوەری یەکەم بوو. ئەوەی دوم ئەوەیە ئێمە لە پارێزگای هەولێر ئایا چۆن بتوانین خاڵە لاوازەکان ئێمە بە خۆمان دیاری بکەین. طبعا ئەوەش پشتبەستن بوو
بە هاوکاریکردن لەگەر مامۆستایانی زانکۆ یعنی هەر لە خۆمانە ئەوەوە مامۆستایانی زانکۆ ڕەنگە ئەو بە شێوەیەکی نەزەری دیاریکرا ئەو پرزنتێنشنیان کردیا بەڵام وەکو بڵێن بە هەماهەنگی دیسان هەبووە بۆ نمە لەگەر بەڕێوەبەرایەتی ئاوی بەڕێوەبەرایەتی ئاودێری هەولێر لەگەر بەڕێوەبەرایەتی ئاوڕێی هەولێر لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی ئەمانە چەندیان کردێت چەند دەرخستەیەک و چەند پێشنیارێکیان ئامادە کردیا ئامادە کردبوو بۆ ئەوەی کاری عملی یەکسەر بکرێت بۆ ژێر پردی کەرکووک کاک مەسعود لەسەر پرسی خاڵە لاوازەکان کە لە ڕابردوودا چی بوو و گرنگترین پێشنیارەکان بۆ ئەوی ئەو کێشانە و خاڵە لاوازانە چارەسەر بکرێت وەڵامی ئەو پرسیارە داوای لێبوردنەکەم دەگەڕێمەوە وڵات بەڵام بەداخەوە ڕاستەوخۆ لە ئێستادا لە شاری هەولێر ڕووداوێک ڕووی داوە دەچمە لای پاملێر ماسیروان دواتر گفتوگۆکان لەگەڵ بەڕێز کاک مەسعود درێژە پێدەدەم سیروان دێمە لای تۆ لەسەر ئەو کێشەی کە لە هەولێر ڕووی داوە ئەو کەسە کە کوژراوە کێیە و کێشەکە و کوژراوەکە کەی ڕووداوەکە ڕووی داوە لە هەولێر بەڵێ هێوی سڵاو لێ بێت دیارە من ئێستا لە گەڕێکی زانیاری هەولێرم بە دروستی لە تەنێ شوقەکانی زانیاری هەولێرم دیارە ڕووداوێک کەمێک لەمەوبەر بەر لێرە ڕوویداوە ڕووداوەکە ڕووداوێکی کوشتن بووە ئەمە شوێنی ڕووداوەکەی کە ئیسا من لێم بە دروستی لێرە ڕوویداوە لەبەر هەندێک حاڵت نامانێت دیمەنی ئەو خوێنوشتانەی کە لەوێن بیگوازینەوە بەڵام بە دروستی ڕووداوەکە لێرە بووە دیارە گەنجێک هاتووە لێرە بە ئۆتۆمبیلەکەی خۆی لێرە ڕاوەستاوە جۆری ئۆتۆمبیلێکی پێ بووە بەڵام دیارە دوو ئۆتۆمبیلیکە بە دوای ئەوە بوونە گەنجەکە کە لە ئۆتۆمبیلەکەی خۆی دابەزیوە ئەوانەی کە بە دوایەوە بوونە ئۆتۆمبیلێکی دیکە بووە دیارە لە ئۆتۆمبیلەکەی خۆیان دابەزیون و تەقیان لێ کردووە دوای ئەوە کە تەقیان لێ کردووە دەست بەجێ هەر لە شوێنی ڕووداوەکە لێرە گیانی لەدەستداوە کەسەکەیان کوشتووە گەنجێک بووە ئەو ئۆتۆمبیلەی دیکە کە بە دوایەوە بوونن سێ کەس پێک هاتوبوون دیارە دوو گەنج و ئافرەتێکیان لەگەڵا بووە بەڵام ئەم گەنجی کە ئێستا کوژراوە یەک بەس بە تەنها خۆی بووە لە ئۆتۆمبیلەکەی دابەزیوە دوایەوە کە دابەزیوە ئەمان زەفەریان پێ بردووە تەقیان لێ کردووە هۆکارەکەی بۆچی گەڕاوەوە بەپێی زانیاری سەرەتاییەکان هێوی خان تا ئێستا ینی نە پۆلیسی هەولێر تەنها ئاسایش نەبێ ڕوونکردنەوەیکی بڵاو کردوەوە لەسەر ڕووداوەکە ئەوان دەڵێن ئێمە دوای ڕووداوەکە بە سەعاتێک دوای ڕووداوەکە ئێمە توانیمانە تۆمەتبارەکە یاخود بکوژەکە دەژیر بکەین تەنها ئەوە ڕوونکردنەوەیان داوە پۆلیسی هەولێر هیچ ڕوونکردنەوەیکی لەو بارەوە نەداوە ئاسایشی هەولێر تەنها ئەوە ڕوونکردنەوەی داوە دەڵێ ئێمە تۆمەتبارەکە یاخود ئەوەی ئەو تاوانی ئەنجام داوە بکوژەکە ئێمە توانیمانە دەژیری بکەین بەڵام هۆکارەکە تا ئیسا دیار نییە لەسەر چی بووە کێشەکە ئایا کۆمەڵایەتیە یان کێشەی قرز بۆ لە نێوانیاندا بوو یان کێشەی دیکە بۆ بەڵام تا ئیسا ڕووداوەکە دیار نییە من لەگەڵ شاید حاڵەکانی ئێرە هەوڵمدا قسە بکەم لەگەڵ دوکاندارەکانە قسەم کرد بەڵام ئامادە نەبوون بێنە پێش کامیرە بێنە پێش مایک بتوانن لە دوان بۆ ئێمەدەن بەڵام ئەویان بۆ من ڕوونکردنەوە کە ڕووداوەکە لێرە بۆ بە دروستی ڕووداوەکە ڕووداوێکی کوشتن بووە دوو ئۆتۆمبیل بە دوای ئەوە بوونە هەر دەست بەجێکە لە ئۆتۆمبیلەکەی دابەزیوە ئەمە تەقیان لێ کردو زەفەریان پێ بردووە بە دەماچەر لێیانداوە دیارە هەر لێرە گیانی لەدەستداوە و گەنجەکە کوژراوە بەڵام تا ئێستا ینی هۆکاری ڕووداوەکە هۆکاری تەقەکردنەکە تا ئێستا ڕوون نەبووەوە. بەڵێ سیروان سپاس بۆ تاوی زانیاریەکانت. گفتوگۆکانم لەگەڵ بەڕێز کاک مەسعود درێژە پێدەدەم کاک مەسعود داوای لێبوردن دەکەم لەبەر ئەو بابەتە کە گفتوگۆکانم بە جەنابەت بڕی بەس لە خاڵە لاوازەکان کرد کە گفتوگۆی لەسەر کراوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کەسانی پسپۆڕ و زانستی کەسانی ئیداری لە پارێزگای هەولێر ئەو خاڵە لاوازانە چین کە لە چەند ساڵی ڕابردوودا هۆکارێک بوون بۆ ئەوەی لە وەرزی بارانباریدا کێشەی لافاو لە پارێزگای هەولێردا دروست بێت و ئەم ساڵ چی دەکرێت بۆ ئەو خاڵە لاوازانە کارەکان پێش هەموو شتێک بۆ هەموو شتێک ڕوونکەینەوە وەکو لە کۆنفرانسەکە زۆر جار بەڕێزان دکتۆرەکانی زانکۆ ئاماژیان پێکرد یعنی ئەو مەسەلەی لافاوی کە لە شاری هەولێر ڕوویدا ساڵی پار و بدایەتی ئەم ساڵیش ئێمە شتێکی دەبێت پێ بڵێن گۆڕانی کەش و هەوا لە جیهان یعنی شتێکە ئێستا لە هەموو شوێنێ بەدیار کەوتووە لافاوکەی دروست دەبێتن لافاوای ئەوانی شاری هەولێر دروست بوو بڕەبارانێکی زۆر لەسەر ڕوبەرێکی کەم لە ماوەیەکی کەم ئەوانە تووشی لافاوی کردین ئەوەش لە هەموو شوێنێک معڕەز دەبیلەوە ئەو بابەتە تەسەوڕ ناکەم لە دنیاشدا هیچ وڵاتێکەبی پارێزراوی لەو چتانە یعنی ئەمە نمونێ ئەو جارە بینینەوە لە ئەڵمانیا و لە زۆر شوێنی تر و ئەوانە ئەو لافاوە ڕوویدا دەنا باران ئەگە ببارێ بۆ نمونە بۆ ماوەی 24 ساعتیش بارێ بەڵام ئایا لەسەر پانتایەیەکی زۆر بباری
لە ماوەی 24 ساعت حتمما لافاو دروست نابی بەڵام بۆ نمونە ئەوەی لە پرزنتێشنەکانجی ئەو مامۆستایانی زانکۆ ئاماژیان پێکرد بۆ ماوەی بۆ نمونە لە ماوەی سعاتێک یا 2 سعات کە 4 میلیۆن مەتر سێجا ئاوباریە حتمما ئەوە یعنی ڕقمێکە کۆنتترۆل ناکرێتن ئێمەش ئەو پرزنتێشنانە یاخود ئەو سمینارەی کە کرا هەر لە شتی لە بابەتەی بوو لە هەموو شوێنێکی ئەمە باسی بکەین کە باسی بابەتێک باس لەوە دەکرا کە زۆر جار ماستەر پلانی شاری هەولێر دەزانین کە شاری هەولێر پارێزگای هەولێر وەکو پایتەخت بەرەو پێشتونێکی باش بۆ خۆ دەبینێت چ لە ڕووی پرۆژە و بەرهێنانەکان لە ڕووی سێتیەکانەوە لە ڕووی شەقامەکانەوە بەڵام ئەمە پرسیاری خەڵک بوو گلەی خەڵک بوو کە ئەم لە کەوانەیەکە باسی لەوە دەکەم کاک مسعود کە دروستکردنی ئەو پرۆژەی نیشتەجێبوونانە کاریگەری لەسەر ماستەر پلانی شەقامەکان دروست کردووە ڕێڕەوەکانی ئاوەڕۆ دروست کردووە ڕەنگە ئەمە یەکێک بوو بێ لە هۆکارەکانی دروستبوونی لافاو من ئەمەوێ جەنابتر لەسەر بابەتەکە بە حکمی خۆتان ڕاستەخۆ لە نێو بابەتەکانان بەدوادار چونتان بۆ کردووە ئەم بابەتە تا چەند دروستە فعلەن پرۆژەکانی نیشتەجێبوون هۆکارێک بوون بۆ تێکچوونی ماستەر پلانی شەقامەکان و کاریگەری لەسەر ڕێڕەوایەکان دروست کردبێ بەخۆی دەتوانی ناڵی من هۆکاری سەرێکی بوو بەس یەکێک بوو لە هۆکارەکان ینی وەکو ئاماژەم پێکرد ئەو بڕەبارانەی کە زۆر دەباری لە ماوەیەکی کەم لەسەر ڕوبەرێکی کەم لەو شوێنە بەرزایانەی هەولێر بەخۆی لە شوێنێکی تەختە ئەو بەرزایانەی کە دەکەوتە باکوور و باکووری ڕۆژهەڵات نزیکەی 800 متر هەتا 900 مترە لە هەندێک شوێنی شەتە 1000 مترە ئەو بارانە بەخوڕەی لە ماوەیەکی کەم وەکو ئاماژەم پێکرد کە لەو بەرزایانە دەباری حتممە ڕوو دەکاتە خوارەوە کە ڕوو دەکاتە خوارەوە ژمارەی ئەو کەندانەی کە ڕوو لە شاری هەولێر دەکرد کەندە گەورەکان بۆ نمونە نزیکەی 17 کەندە ژمارەی هەموو کەندەکان یاخۆ ڕێڕەوەکان نزیکەی 32 33 ئەو 17 ڕێڕەوە زۆربەیان ڕوو لە دارەتوو دەکەن بنەسڵاوە دەکەن و ناو شاری هەولێر دەکەن بەڵام ئەوەی جەنابیش ئاماژەت پێکرد یەکەکە لە هۆکارەکان بۆ ئەمە بەستە لیژنەیەک دانراوە یعنی فعلا دانراوە ئایا بۆ نمونە فلان پرۆژە ئایا هۆکار بووە لە ئەنجامی دروستبوونی لافاو یاخودنا ئەو لیژنە ئەویش لە بە وەکو بڵێن لەسەر ڕێنمایی جەنابی سەرۆکی حکوومەت تشکیل کرایە راپۆرتی خۆیان نووسیا ئەو شارانە یاخود ئەو سیتیانەی کە بوونە هۆکار لەسەر ئەوەی فێزان دروست بێ حتمما ئەوەش یەکێک دەبی لە خاڵەکان و ئیشی لەسەر کراوە ئەوانە وەکو بڵێن چارەسەری گونجاوی بۆ دۆزراوەتەوە ئەمە هەر پرۆژەیەکە باز دەکەن یاخود هەر بەرنامەیەک هەرچ باز دەکەن یاخود هەر کۆنفرانسەی دەکرێت حتمما کە باسی بابەتێک دەکرێت شتێکەیە بڵێن لە ئینگلیزەکەی پێدرێن سوات ئەناڵایز یعنی وەکو پێ بڵێن باسی خارە لاوازەکان دەکرێت لەو سیستەمە یاخود لەو پرۆژەیە باسی خاڵە بەهێزەکان دەکرێت هەروەها باسی ئەوە دەکرێت ئایا یعنی چ بکرێتن چ لە دەسەڵاتدا هەیە بکرێتن هەروەها تەحەدایەکانیش چییە ئەوە دائما کو بڵێن خاڵەکانە کە لە هەر شوێنێک باز دەکرێت ئەوەش لە کۆنفرانسەکات و یاخد ئەو ئیشەی کاری ئێمە لەسەری دەکەین ئەوە بوو بۆ نمونە ئەو ئیشانی کە ئێمە کردمان وەکو بڵێن مەجالی باسم کرد ئەو چار خاڵی کە سوات ئەناڵایزەکە بوو کە خاڵی یەکەم باسمان کرد خاڵە لاوازەکە و خاڵی دووەم وەکو بڵێن خاڵە بەهێزەکانی خاڵی سێم پێ دەڵێ ئاەتما پێ دەکرێت بیکەین وەکو ئۆپۆرچونتیەکە کە باسی لێ دەکرێتن بۆ نمونە ئێمە لە پارێزگای هەولێر هەر پاش وەکو بڵێن لە سەرەتای مانجی هاوین و دەستمان پێکرد بەچی یەکەم خاوینکردنەوەی ئەو کۆندە سروشتیانە مەسەر بۆ نمونە لەژێر پردی کەرکووک یا شوێنێک ئێمە پێ دەڵێن کەندی کۆرنیش لە کەندی کۆرنیش بۆ نمونە یەک لە دەسرەکان هۆکار بوو مەسەلەن ئەو پردە بچووکە هەبوو یعنی ئاوی لەژێر بە شێوەیەکی باش نەڕۆیشت بۆ هۆکارێک ئێستا ئێمە لەسەر پردی کۆرنیش دوو پردی گەورە دروست دەکەین هەم بەکار بێ بۆ کوڕێڕەوی سیارە سیارە بتوانانی هاتوو پێ بکە مەبەینی هەردوو لای کۆرنیش هەم وەکوڵێ نەبێتە ڕێگرێک بۆ گڵدانەوەی ئاو لە شوێنە لە هەمان شێوە لە نهایەتی دارەتوو ئەستەوە ڕەنگە ئێستا دەستی پێکردووە لەگەر جەنابی پارێزگار نەکار ئەو دوو پرد بوو پردێکی تریشە بوو قەنتەرەیەکی گەورە بوو ئەویش هەروەکو شێوەی پرد بەکاردێ ئەویش کەوتووەتە نێوان دارەتوو گەڕەکی ڕۆشنبیری لەگەر جەنابی پارێزگار و لیلاینە پەیوەندی تیارەکان پێش فترەیەک سەردارمان کرد قۆناغی زۆر باشی بڕیوە حتمما پێش هاتنی وەرزی لافاو نهایەتی مانجی دا ئەو پردە تەواو دەبێتن و هەم دەتوانین وەکو ئۆتۆمۆبیل بۆ ڕەبتکردنی هەردوو لای کۆڕنیش بەکاربێ هەم ئەو هۆکارەی کە لێ دروست بوو ئەویش دادەدرێت ئەمە لەلایەک لەلایەکی تر ئێستا وەکو پارێزگای هەولێر ئێمە
بۆ خاوینکردنەوەی سەرتاسەری کەندی کۆڕیش دوو پرۆپۆزەلمان لە دەستدا یەکێکیان دراوتە تەندەر حالەکرا لە بۆ مقاول هیوادارین لەو ڕۆژانە دەستی پێ دەکەن ئێستا وەختی ئیشکردنە بۆ نمونە بۆ خۆ ئامادەکردن نزیکەی 400 میلیۆنە ئەوەش بەشێکی زۆری کەندی کۆڕنیش خاوێن دەکاتەوە ئەو ئەنقازێ لە ناویتی یاخود ئەو لە ئەنجامی لافا و ئەو زبڵ و خۆڵ و خاشاکەی کە هاتی ئەوەش خاوێنکردنەوە دەبی هەروەها بڕێ پارێشتریشمان لە ئەنجامی کە ئەو دوو پرۆژەی پردەکان ئیحالەکرا بڕە پارەیەکی تر زیادی کرد ئەو پارەی پارێزگای هەولێر بوو ئەوەش بەکاردەهێنینەوە بۆ خاوێنکردنەوەی ئەو کۆڕنیشە کەواتە پردی کۆڕنیش لە زادەی کۆیە کە دەستی دەکەی ئەتا لە زادەی قوشتەپەی خاوێن دەبی یعنی تقریبا مەسافەیەکی یەکجار زۆرە ئەوە بوو یەکەی لە هۆڵەکان ئەوە بە تەواوی خاوێن دەکرێتەوە ئەوە لە وەکو بڵێن وەکو پرۆژە لە پارێزگای هەولێریش ئێستا تیمەکانی شارەوانی سەرۆکاتی شارەوانی دەستیان کردیوە بە پاکردنەوەی منهۆڵەکانی ناوشار ئەو منهۆڵانەی کە یەکێکی هەڵیان دەدەنەوە تەمەشا دەکرێت خاوێن دەکردنەوە دەکرێت ئەوەش وەکو بڵێ دەبێتە هۆکارێکی باش بۆ بڕۆن سیستەمی ئاوەڕۆ ئەمە خاڵێکی باشە پاکردنەوەی ئاوەڕۆکان و مەجاریەکان لە پارێزگای هەولێرە بەڵام زۆر باز لەوە دەکرێت کە مەجاریەکان بۆری مەجاریەکان ئاوەڕۆکانی پارێزگای هەولێر ڕەنگە کێشەیەک لە سەرەتای دانانیانەوە کێشەیەکیان هەبێت ئەم کێشانە چییە کە لە مەجاریەکانیانە هەیە توانای ڕایکردنی ڕێژەیەکی زۆر ئاوی لافاویان هەیە لە وەرزی دابارینێکی زۆردا باس لێوە کرد و دەزانین کە گۆڕانکاریەکانی کێشەوە کاریگەری لەسەر عێراق کوردستان هەبوو ینی بۆ ئەم ساڵ چی لەم ئاوەڕۆیانە دەکرێت بۆری فرازی سێ چەند جارێک شکاوە کێشە چییە لەم بۆریانەیە و لە ئاوەڕۆکانە بەگشتی دوو پرسیاری جیاوازە بەڵام جنابەت بابەتێکە و ڕەنگە بڵێ طبعا کە تو حسابی تەسەمیمی هەندەسی دەکەی دیسان دەڵێمەوە یعنی حساب دەکەی ئایا لەو شوێنە ئاو چەنگڵ دەبێتەوە لەسەر ئەو حسابە دوایی پێدرێت سەفتی فاکتەرەکەی وەکو بڵێن شتێکی زیاتری ئضافە دەکرێت بۆ هەموو مەجاریەکان ڕێڕەوەکەم بەس دیسان دەیڕێمەوە بۆ نمونە بڕە ئاوێکی زۆر لە کاتێکی کەم لە ماوەیەک لە ڕوبەرێکی کەم کە دەباری حتمما لە هیچ شوێنێک ئەو حساباتان ناکرێتن یعنی ئێستا بۆ نمونە گە تەمەشا بکەین ئەمە زۆر دەرباسی دەکەین لە ئەڵمانی یاخود لە دوبەی یاخود لە سعودیا یعنی تەمەشا دەکەی ئایا دوبەی شارێکی نوێیە تازە دروستکراوە ڕەنگە باشترین تەکنیکی تێدا بەکار هابێتن لە بۆ دروستکردنی مەجاری یاخود ژێرخانی هەموو ژێرخانەکانە بەچی کەچی فترەیەک بینیمان پێش فێرسەسترا دەها سارە ژێر ئاوکەت و ئاوێکی زۆر هاتوو ڕەنگە ئەو حساباتانیش هەموو لێکرەوە چەندە ڕەنگە ئەو دراستێ ئەوان کوردی ئەمە زۆر جار دەڵێن یعنی یەکەکە لە شارە هەرا گرنگەکانی جیهان ئێستا بەڵام ئاوەڕۆکانی پارێزگای هەولێر هیچ کێشەیەکیان هەیە ئەمە هەر بوو وەڵامدانەوەی پرسیاری خەڵک پێ بڵێم دیسان بەڵێ پێ بڵێم ئەم لە ڕووی دیزاینەوە لە ڕووی تەسمیمەوە بە شێوەیەکی ڕێک و پێ کراوە بەس دیسان دەڵێنەوە کە بڕەبارانێکی زۆر یاخە بڕئاوێکی زۆر لە کاتێکی کەم و لە ڕوبەرێکی کەم حتمما تەسریفی ناکە بەس ڕەنگە ئاو گڵ دەبێتەوە بەس ڕەنگە پاش نیو سەعات کە ئاوەکە ڕۆیی ئیتر لەو شوێنە لافاو نامینێتن بەس دیسان لافاو ئەمە لەگەر مەجاری جیا بکەینەوە لافاو حتمما ڕوو دەکاتە کەندە سروشتەکان مەجارێکان کە دەکرێت تەنها بۆ ئاوی ئەو بارانەکمەیە لەگەڵ ئاوی ماڵان پە ناو زێرابەکاندا دەڕوە یعنی ئاوی لافاو ئەگەر تەوەقع بکەی بۆ نمونە لە بەرزایەکانی کەس نەزانی یاخود لە بەرزایەکانی چەمەرگە ئەو شوێنە نەدارەت و کە دێتە خوارێ بەو لێشاوە ئەگەر ڕێڕەوی کەندەکەی نەگریتن لەوەی ئەمە بەناو مەجاریەکاندا بێ حتمما مەجاری بۆ ئەو ئاوە نەکراوە کە لە بەرزایەکانی مەسەرەن کەس نەزان دێتە ناو شار دەبی پێش ئەو ئاوە پێش ئەوەی بگەویتە ناو مەجارەکان ڕێگری لێ بکرێتن ئەمە ناڵێ دوو سەد ئەمە دائما ئەو دوشتە وەکو خۆی باسی بکەین بۆ ئەم وایە مەجاری دروستکراوە بۆ ئاوی بارانی ناوشار ئامادەکاریە تند و چۆڵە چیەکە ئەوی زەرەر و زیانانی کە دو ساڵی ڕابردوو و بەست ئەم ساڵە کە لە کۆتایەکانی ساڵدا ڕوویدا و ساڵی پاریش بۆ ئەم حاڵەتە ڕوونەیاتەوە ئێوەکو پشت ڕاستکردنەوەیە وەکو دڵخۆشیێک بۆ دانیشتوانی شاری هەولێر چی دەڵێن چی کراوە بۆ ئەم ساڵ ئامادەکاریەکان وەکو ئاماژەم پێکرد ئەو کەندە سروشتیانە خاوێنراوەتەوە منهۆڵەکان هەمویان ئیشیان لەسەر دەکرێتن ئێستا نزیکەی پرۆژەیەک هەردوێنێکە بەردی بناغەمان لۆدانە بای 8 میلیارد دینارە
دەوروبەری شەقامی 150 متری لای مەلا ئۆمەر و شا ئۆمەر و ئەو منطقە مقاولەکە ئێستا دەست بە ئیش دەکاتن ئەوەش بەشێکی زۆری چارەسەرکردنی لافاوە دروستکردنی پۆندێکە لەسەرەوەی بەرزایەکانی کەس نەزان ئەوەش یەکێکە لە چارەسەرکردنەکان بەنداوی چەمرگە کە ساڵی پار تەواو نەبوو ئەو ئاوەی کە هات یەکسەر لە بەنداوەکەی سەر ڕووی کردە ناو دارەت و ئێستاش ئەوە تەواو بووە ئەوە خۆشبەختانە ئەوە شتێکی وەکو بڵێم باشە ئێستا ئەو ساڵەکە دەپارێزیتن بە هەر حاڵ ئێمە ئەوەی وەکو پێویست بووە ئەوەی لە ژێر دەست و ئێمە هەستمان پێکردووە و درکمان پێکردووە ئیشمان لەسەر کردووە بەڵام دیسان دەمینێتەوە ئەو ئیشانێ ئەمە هەموو دەیکەن ئەوەیە بۆ کەمکردنەوەی ئاساری لافاوە ئەگەر لافاو خوا نەخواستا کە بەرزی بارین دەست پێ نەکا دیسان بە ڕێژەی باران بارینیی زۆر بوون 4 میلیۆن متر سێجا 5 میلیۆن متر سێجا لە ماوەیەکی زۆر کەمدا لە هەر شوێنێک بارێتن کێشە دروست دەکاتن بەڵام ئەوەی ئێمە کردیتمانە بە قەناعەتی خۆمان ئەوەی ئێمە کردومانە ئەم ساڵەکە شاری هەولێر بە دوور دەبیتن لەو کێشانێک کە ساڵی پار ڕوویدا زۆر باشە سەبارەت بە بۆڕی ئیفراز کە جەنابەت بەڵێ بەڵەوەیەکێک بوو لە پرسیارەکانم بۆری ئیفراز کەمی ئاو بوو کەمی بەردانەوەی ئاوی ماڵام بوو لەوەی هاوین وەرزی گەرمادا بۆ هاوڵاتیان ئەم کێشانە چارەسەر بووە ئەماکەم بە دوا پرسیار کاک مەسعود و چیکرا ئەو بیرانەی کە لێدرا بۆ ئەو گەڕێک و ناوچانەی کە لە ڕێگەی ئیفرازەکان و ئاویان پێناگە ئەم کێشەیە چۆن چارەسەرەکرێت بەڵێ شاری هەولێر وەکووارەکەتی لە بەرشێکی فراوان بووە یعنی تەنها بەرێ پرۆژی ئاوی ئیفراز و لە ڕێگای پرۆژەی ئاوی ئیفراز ئێمە لەگەر پرۆژەکانی ئاوی ئیفراز یەک پرۆژە نیە سوکە لەگەر بیرەکان ئێمە ئاو دابین دەکەین بۆ هاوڵاتیان بەداخەوە لەگەر ڕەنگە ئەم ساڵەکە بەهۆی ئەو وشکە ساڵی هەندێک لە بیرەکان وشک بوون و ئەوانە ئێمە لە پارێزگای هەولێر کۆمەڵی کۆبوونەوەی هەفتانەمان دەکرد و ئەو شوێنانەی کە زەق بوو پێویستی بە بیر لێدان بوو یەکسەر ئەو بیرەکانمە بۆ لێدا و خۆشبەختانە لەگەر ئاوی هەولێر لەگەر ئاوی دەوروبەری هەولێر لەگەر ئاوی کۆێژ ژمارەیەکی زۆر بیر لێدرخ هاونیشتیمانیان هاوڵاتیان ئێستا سوودی لێوەردەگرن سەبارەت بە شکانی بۆڕی ئیفراز طبعا ئەو بۆڕیە لە ساڵی 2006 دانراوە نزیکەی 27 کیلۆمەترە زۆر جار ئەو بۆڕیە بەڕاستی لەسەر ئەوە دەچێت بۆڕێکە خۆی لە خۆی دە بۆڕێکە تەسەور ناکەم کێشێ هەبیتن توکە 27 کیلۆمەتر تەنها لە مەسافەیەکی بچوو دەشکێ ئەوەش ئەوەی ئێمە بۆمان ڕێککەوتووە بەڕاستی لە ئەنجامی دەستکاریکردنی هاوڵاتیان بووە زۆربەی زۆری کەشکایە ئێستا خۆشبەختانە ئەوەش جەنابی سەرۆکی حکوومەت چکە ڕەنگە ئەو بۆری کە پێ دەڵێن FRP یاخود GRP شکانی کاتێ دەستکاری دەکرێتن شکانەکەی زۆر ئاسانترە لەگەر بۆڕیەکی ستیل خۆشبەختانە ئێستا زانیمان ئێمە ئەو مەسافە معڕەزە لەو ئەو بابەتە ئێستا پرۆژەیەکی تریشمان هەیە بە سوپاسەوە بۆمان تەرخان کراوە نزیکەی 4 میلیارد دینار زیاترە ئێستا لە تەحلیلە لەو ڕۆژان لەو نێزیکانە پاش تەحلیل ئەو بۆڕێ بەشێکە دائیمەن گومانی شکانی لێ دەکرێتە بۆڕێکی ئاسن یاخود بۆڕێکی ستیل هیوادارین ئێستاڕەکە بۆ ساڵی ئایندە دادێن یاخود دووبارە شکانەوەی ئەو بۆڕێ زۆر کەم بێتەوە چکە ئەو مەسافەی کە گومانی لێ دەکرا و کێشەی هەبی هەمووی دەگۆڕێتن و سیستەمێکی هادرۆلێکی نوێی لە بۆ دادەنرێتن کاک مەسعود زۆر سپاس دەکەین کە میوانی بەرنامەکەمان بووی ماندوو نەبی